بەڕێزان ئەمڕۆ دەمەوێت باسی بابەتێکی زۆر تایبەت بکەم کە زۆربەی هاوڵاتیان ترسێکیان لێ هەیە، ئەویش سۆندەی بۆڕێی حالب یاخود قەستەڕی حالب. گومان لەوەدا نییە هەموو نەشتەرگەریەکی گورچی لەو بۆڕی حالب پێویستە قەستەڕی حالبی بۆ دانین. سەروی 95 حاڵەتەکان دەبێت دانرێت. ئەم سۆندەی حالبە زۆر زەرورە بۆ کەمکردنەوەی ئازار و دابەزینی وردە بەرد و ڕمڵ بۆ ناو میسڵدان و دابەزینی ئیلتیهابات. ترسەکە لەوەدایە دوای ئەوەی کە دادەنرێت ترسیان لەوەدایە ئایا چۆن لا دەبرێت. بەڕێزان بە بەنجی خۆجێی بە نازووری نەرم دەتوانین ئەم سۆندەیە لابین و نەخۆشەکەش هەستی پێ نەکات. خۆشبەختانە لە کلینیکی تایبەتی خۆم ئەو نازوورە بەردەستە دەتوانین هەر بە بەنجی خۆجێی وەکو باسمان کرد و سۆندەکە لابین. ئەم سۆندەیە زەرورە زۆر جار چارەخواز ئەوەنە گرنگی بە سۆندەکە دەدات پێش نەشتەرگەری، گرنگی بە حاڵەتەکەی نادات ئایا دکتۆر بەردەکە هەمووی پاک دەبێتەوە، ئایا کێشەم بۆ دروستە بێ یانە، هەموو کێشەکەی وەیە ئەو سۆندێدان لێ. بۆیە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست چارەخوازانی خۆشەویست هیچ ترس و دڵەڕاوکێکیان نەبێت لەو سۆندەیە. ئەو سۆندەیە لە مەسلحەتی ئەوە بۆ ئەوەی باری تەندروستی زۆر جێگیرتر بێت دوای نەشتەرگەریەکە، بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازەکانمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.